کە بەرحاڵ ئەو کات نەچیروان بارزانانی سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانیش بوو سەردانی فەڕەنسای کرد بە هاوڕێتی لەگەڵ قوبات تاڵبانی بەڵێ ئێستاروکو دەبینن ژان ئەفلۆدریان لە فڕۆکەکەدا دەبەستە سەرەتا لەگەڵ کنسول و دواتر لەلایەن قوبات تاڵبانیەوە جێگیری سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لێ دەکرێت هەروەکو ئاماژەم پێکرد ئەمە دووەمین جارەکە ژان ئەفلۆدریان لە پۆستی وەزیری دەرەوەی فەڕەنسا دێتە هەرێمی کوردستان پێشتر وەکو وەزیری بەرگری فەڕەنسا لە کابینەی فرانسوا ئۆلاندیش سەردانی هەرێمی کوردستانی کردووە بەرحاڵ چەند بابەتێک ئەو بابەتانی کە ئاماژەم پێکرد پێدەچێتەوەری سەرەکی بێت ئێستا ژان ئەفلۆدریان لە لایەن شاندەکەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشوازی لە دەکرێت هەروەکو لە وێنەکاندا دەبینن پێشبینی دەکرێت لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان چ سەرۆک وەزیران چ سەرۆکی هەرێمی کوردستان کۆ ببێتەوە و ئەو جۆرەی کە بەرحاڵ ئێمە پرسیارمان کردووە لەگەڵ ئەو بەرپرسانی کە لێرە بینیمانن چ هاوکاریە سەربازەکانی فەڕەنسا چه هاوکاریە مرۆیەکان چه هاوکاریەکانی دیکە و دۆخی ڕۆژئاوای کوردستانیش بەرحاڵ دەکرێت دەگوترێت کە یەکێک لە ئەو تەوەرە سەرەکیان دەبێت کە